میوانێکمان ئێستا لەلایە کە بەڕێزیان لە دەرەوەی هەرێمی کوردستان لێرە ئامادە بوون و زیاتر خۆی باسی ئەوەمان بۆ کات بە حکمی ئەزمموی خۆی کە لە ئێستا لە بواری پەرەپێدانی یەکەکانی نیشتەجێبوون لە ئاستی عێراقا کار ئەکات چۆن باسی جیاوازەکانی هەرێمی کوردستان و هەروەها دەرەوەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراق ئەکات و هەروەها چۆن باسی دروستکردنی پەیوەندی ئەکات لە نێوان ئەو کۆمپانیانەی لەم بوارە ئیشەکە لە هەرێم و هەروەها لە دەرەوەی هەرێم لە ئاستی عێراق بۆی کە لەسەر ئەم بابەتەش زانیاری وەربگرین بەڕێز دکتۆر محەممەد صاحب ئەلدەراجیمان لەلایە کە بەڕێزیان ڕابشکاری هوەری سەرۆگوەزیرانی عێراقن. دکتۆر محەممەد زۆر زۆر بەخێر بێ سپاس بۆتەوە. دکتۆر ئەگەر بەڕێزت پێمان بڵیت کە ئامادەبوونتان چۆن لێرە باسی ئەکەن باسی گرنگی ئامادەبوون لە کۆڕبەندێک لە بواری ئابووری. ناوی خوای گەورە سوپاسدانەکەم و بەدڵنیاییەوە کۆڕبەندی ئابووری سلێمانی کۆڕبەندێکی زۆر گرنگە کۆمەڵێک هەلی ئابووری تێدا باس دەکەین و شێوازی یارمەتیدانی ئابووری عێراقی تێدا باس دەکەین لە ڕووی بەرهێنان و لە ڕووی نیشتەجێبوون و لە ڕووی وزە و لە ڕووی هەروەها گەشتیاریشەوە. زۆر باشە. دکتۆر پێشتر هاتوویت جەنابەت بۆ سلێمانی یاخود ئایا بوو نمونە لەسەر کۆمپانیاکانی بواری نیشتەجێبوون زانیاریت هەیە لە سلێمانی؟ کاتێک کە وەزیری نیشتەجێبوون بووم لە ساڵی 2013 لە حکوومەتی عێراق وەکو بەشێک لە عێراق سەردانی سلێمانیم کردووە و تەنها سەردانی دوکانم کردووە سەردانی شوێنەکانی ترم نەکردووە بەداخەوە بەڵام ئەمڕۆ دەبینین بەڕاستی شتێکی زۆر گەورە و گۆڕانکارێکی زۆر گەورە و جوانیەکی زۆر گەورە ئەبینم لەم شارەدا بەڕاستی خۆتان وەکو من ئەوەی ئەبینم گەشە سندنی نیشتەجێبوون لە سلێمانیدا زۆر ڕوون دیارە. یەکێک لە بابەتە گرنگەکانی بەڕێزت بۆ ئامادەبوونت لەم کۆڕبەندە ئەگەڕێتەوە بۆ بابەتی گەشتیاری باسی ئەوە شت کردە سەردانی دوکانت کردووە لا دوایە دەرفەتێکی لەم جۆرە چۆنوە ئەکات کە لە ڕووی گەشتیاریەوە لێک نزیکبوونەوەیەکی زیاتر لە نێوان هەرێم و هەروەها شارەکانی دیکەی عێراق دروست بکات. أولاً التقارب هو موجود. یەکەم جار پێویستە باسی ئەوە بکەین کە نزیک بوونەوە ڕوویداوە و لە ئێستادا هەیە وەکو خۆشتان ئەزانن کوردستان تەنها ڕوویەکی گەشتیاری بۆ عێراق نییە ئەتوانین بڵێن کوردستان ڕوویەکی گەشتیاری بۆ هەموو ناوچەکە بە تایبەت سلێمانی و دوکان و شوێنەکانی تریش بەڕاستی جوانیەکەی هیچی کەمتر نییە لە جوانی ئەو وڵاتانەی تر کە زۆر پێشکەوتون لە ڕووی گەشتیاریەوە پێویستمان بە ئاسانکاریە لە گواستنەوە و پێویستمان بە جێگیری ئابووریە بۆ ئەوەی کە ئەم سێکتەرە بەرەو پێش بچێت لەخوا بەزیابێ جێگیری ئاسایش لە ئێستادا هەیە و هەبوونی ئاسانی گواستنەوە لە نێوان عێراق و سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتی دەبێتە هۆکاری ئەوەی کە لە ڕووی گەشتیاریەوە بەرەو پێش بچێت لەبەر ئەوەی کە بەو شێوەیە گەشتیارانی ناوەوەی عێراق دەتوانن لە عێراقەوە بێنە ناو کوردستان و لە کوردستان شوێنی خۆیان بۆ مانەوە هەڵ ببژێرن. بۆچی خەڵکی ئێمە بچێتە لوبنان لە کاتێکا کە لە سلێمانی و لە هەولێر زۆر شوێنی باشتر و جوانتر هەیە لەو بە هەمان شێوە بەو شێوەیە پارەی خۆمان نابینە دەرەوە و لە کاتێکا کە ئێمە ئێستا پێویستمان بۆ پارەیە چ لە هەرێم چ لە سلێمانی چ لە هەولێر لە هەموو ئەوانەی تر کاتێک کە کرانەوەی زیاتر ڕوو بدات بەرەو ڕووی گەشتیارەکاندا ئەو کاتە توانین گەشتیاری دەرەوەش ڕابکێشین
بۆ نمونە نمونەیەکمان هەیە کە بەسڕەیە لە کاسی خەلیجدا کە بەسڕەمان کردەوە بەڕوبەڕووی خەڵکی خەلیجدا دەبینین هەتاوەکو ئێستا خەڵکی خەلیج و خەڵکی دەرەوە دێنە ناو بەسڕە و سەردانی بەسڕە دەکەن چونکە خۆتان نەزانن کە بەسڕە گەرمتریشە لە شوێنەکانی تری هەرێم و بە شێوەیەکی ئەوە سەوزایی نییە بەڵام هێشتا خەڵک سەردانی دەکات و هێشتا خەڵک دێت لەبەر ئەوە دەبێت ئێمە پلانێکی باشمان هەبێت بۆ ئەوەی کە خەڵک ڕابکێشین بۆ هەرێمی کوردستان بە گشتی و بە سلێمانی بە تایبەتی بەڕاستی بڕوا بکەن کە هەلێکی زۆری گرنگی ئابووریتیایە کە هەلیکار دروست دەکات یارمەتی خەڵک دەدا لەبەرەوە پێشچوونی ئاستی ئابووریان و هەروەها لە ڕووی نیشتەجێبوونیشەوە کۆمەڵێک پرۆژەی گرنگمان هەیە کاتێک کە ئەوان خەڵک لە دەرەوە و گەشتیان لە دەرەوە دێت و لە ناو سلێمانی ئەم پرۆژە گرنگانە دەبینێ بلەوە دەکاتەوە کە یەکێک لەم پرۆژانەدا خانوویەک شوقەیەک بکرێت و ئەمەش دەبێتە هۆی بەرەو پێشچوونی ئابووری. نعم دکتۆر ئەزمموی یەکەم ئەوەی کە لە بەسڵە باست کرد ئەگەر ئێمە بمانەوێت ئەزمموی دووهەم بکەین بە شاری سلێمانی بۆ نمونە لا دوایە بۆ ئەوەی گردرگاکانی سلێمانی لەسەر کەنداو بکەینەوە لەسەر گەشتیاری کەنداو تا چەند ئەبێ هەنگاوەکان هەر بەم شێوەیە بێت یان ئایا بۆ نمونە پێویستەکە هەنگاوی جیاوازتر بنرێت؟ بەڵێ من پێم وایە کە ئەگەر کارکردن و هەماهەنگی هەبێ لەگەڵ حکوومەتی ناوەندی دەتوانین چەند ئێڤنتێکی نیشتیمانی چ وەرزشی بێ چ هوەری بێ لەم شوێنەدا بکەین و نەک تەنها خەلیج دەتوانین وڵاتەکانی چواردەوریش بانکهێشت بکەین ئەتوانین تەنانەت وڵاتانی ئەوروپیش بانکهێشت بکەین بیانهێنین بۆ سلێمانی و هەوڵ بدەین کە چالاکیەک بگەڕێنینەوە بۆ بواری گەشتیاری ببینن لە هەرچەنە من ئەمە ئەزمموی من لەم بوارەدا نییە بەڵام وەکو ئابووری باسی بکەین ئەگەر بێت و هەماهەنگیەکی گەورە هەبێت لە عێراقدا بەو شێوەیە دەتوانین کار بکەین ئەگەر بێت و گەشتارێک بێت بچێتە ئەهوارەکانی خوار و عێراق ئەو بچێتە بەسڕە بچێتە شوێنە گەشتارەکانی دیجلە و فورات بچێتە شوێنەکانی کە مێژووین لە ناسریە وەکو شوێناوەرەکانی ئور کاتێک بچێتە دووکان و کاتێک بچێتە گەلی عەلیبەگ کاتێک بێکەوە ئەمانە گرێ بدرێن و هەمومان پێکەوە گرێ بدەین دەتوانین خەڵک ڕابکێشین هەروەها ئێمە گەشتیاری دینیشمان هەیە کاتێک ئەوان خەڵک دێتە ئەم شوێنە پیرۆزانە ئەگەر بێت و بزانێت کە شوێنی تر هەیە ئەڵێ من هەر هاتووم دەتوانم سەردانی ئەو شوێنانی تریش بکەم بۆ من لە سلێمانی و لە هەولێر لەبەر ئەوە پێویستە هەماهەنگیەکی ئابووری و هەماهەنگیەکی لەسەر ئاستی هەرێم و حکوومەتی ناوەندی هەبێت ئێمە با بەڕاشکاوانە قسە بکەین لەگەڵ لەبەر هۆکاری کۆمەڵێک بەرژەوەندی کەسی لەو کۆمەڵێک بەرژەوەندی سیاسی ئەم شێوە ڕێککەوتنە تا ئێستا ڕووی نەداوە بەڵام لە ڕووی ئابووریەوە ئەو کەسانی کە لە بواری بازرگانیدا کار دەکەن پێویستە ئەو دەتوانن کە ئەم کێشە سیاسیانە تێپەڕەن و یەک بگرن و ڕەنگە ئەوان زیاتر هەست بە ئەو بۆشاییە کۆمەڵایەتی و ئەو بۆشایە سیاسیانە بکەن لەبەرەوە ئەوان دەتوانن پیاوانی کاری کورد و عەرەب پێکەوە کۆ ببنەوە کۆمپانیایەکی بۆ نمونە ئەگەر کۆمپانیایەکی گەشت و گوزاری لە سلێمانی و لەگەڵ بەسڕە هەماهەنگیان هەبێ ئەو کاتێک کەسێک هات لە بەسڕە سەردان بکاتێتە سلێمانیش و کارەکان دەبینێ خۆتان ئەزانن ئەگەر ئەوان ڕێک بکەون کە ئەو کاتە سیاسیەکان هیچ کات تەداخلی ئەم بابەتانە ناکەن مادام بابەتی نەوت و غازیتیانە ئەوان حەقیان نییە بەسەرەوە لەبەر ئەوە ئەم نمونەیەکی زۆر گرنگە ڕێککەوتنی ئێمە لەگەڵ یەکترە ئەو تێپەڕاندنی ئەو دووبەرەکیە سیاسیانە
لە کاتێک کە کێشەی سیاسیمان هەیە لە ڕووی بابەتی نەوت و غازەوە ئێمە ناتوانین بڵین ئەم کێشانە بەم زوانە چارەسەر ئەبێت لەبەر ئەوە چارەسەرکردنی ئەم کێشانە ئەوەیە کە خەڵکی کار پیاوانی کاری ئێمە لە جیاتی ئەوەی چاوەڕێی چارەسەرکردنی و کێشانە لە بەڕێزت وەکو کەسێک کە لە بواری پەرەپێدانی یەکەکانی نیشتەجێبوون لە شارەکانی عێراق لە ئێستای بەڕێزت کەسێکی چالاکیت لا دوایە کە جیاوازیەکان لە نێوان هەرێمی کوردستان بە تایبەت سلێمانی و شارەکانی دیکەی عێراق چۆنە؟ پێم وایە بەڕوونی دیارە بە شێوەیەکی گشتی کوردستان لە ڕووی نیشتەجێبوونەوە لە ڕووی پرۆژەکان نیشتەجێبوونەوە باشترە لەبەرچی لەبەر ئەوەی کە ئەو کەش و هەوایی و بەرهێنان دروستکراوە زۆر باشترە لە هەرێم و زۆر باشترە لە ناوەند لەبەر ئەوە دەبینن ئەو شتانەی کە لە ڕێگەی پیشەسازی و لە ڕێگەی بنیاتنانی نیشتەجێبوونەوە کراوە حکوومەتی هەرێم کۆمەڵک کاراسانی کردووە بۆ وەبەرهێنەرەکان و کۆمەڵک دەرگای بۆ وەبەرهێنەرەکان کردووە بەهۆی ئەوەوە سەورەیەک و بەهۆی ئەوەوە جوڵانەوەیەکی زۆر باش لە وەبەرهێنان و لە شوێنەکانی ئەم ناوەدا دروست بوو پێم وایە ئەمە جوڵەیەکی زۆر زیرەکانە بووە پێم وایە هیچ وڵاتێک نییە لە دنیادا بتوانێت بەبێ کەرتی تایبەت کێشەی نیشتەجێبوون چارەسەر بکە کێشەی نیشتەجێبوون کێشەیەکە کە حکوومەت چارەسەری ناکە بەڵکو کەرتی تایبەت و بەڵکو بانکەکان و ڕژێمی بانکەکان دەتوانن چارەسەری بکەن و خەڵک ئەم لەم کێشانە ڕزگار بکەن بە ڕای من لە سلێمانی و لە کوردستان پرۆژەکانی نیشتەجێبوون زۆر باشترن لە شارەکانی تر زۆر سپاس دەکەین دکتۆر محەممەد مەمنون بە ئامادەبوونی بەڕێزت وە بۆ کاتەکەت بە ئێمە بەخشی